سڵاو ڕێزان گرنگترینمان شێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی گیانتان لە بڕگەی ڕۆژنامەیەتا بۆ دەخەمەڕوو بە برێتبارکی ئەمریکی برێتبارتی ئەمریکی دەست پێ دەکەن کە تێدا بڵاوکراوەتەوە بەهۆی جەنگی دژی داعشەوە بازاڕی فرۆشتنی چەک و پێویستی سەربازی زیادی کردووە. پەیامنەری ماڵپەڕەکە سەردانی بازاڕی دێرینی هەولێری کردووە و ئاشکرای کردووە لە دوای جەنگی دژی داعشەوە بازاڕی چەکفرۆشان زیاتر بووە. جگەل لە چەکی نوێ ژمارەی زۆر لە چەکی دێرینی ئەمریکی و ئەڵمانی و رووسی لەو بازاڕەدا هەیە کە لە پێشودا پێشمەرگەکان بەکاریان هێنا و لە ئێستادا کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ناشنال پۆستی کەنەدیش باز لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شنگال دەکات. ماڵپەڕەکە ڕای دەگەێنێت لە ئێستادا پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان دەیانەوێت شنگال کۆنتڕۆڵ بکەنەوە بۆ ئەوەی ئەو شکۆیەی خۆیان بەدەست بهێنەوە کە لە دەستدانی شنگال لە دەستیاندا. قاسم شەشۆ فەرماندەی هێزە ئێزیدیەکان لە شنگال ڕەتی کردەوە هیچ لە دوانێک بدات لەبارەی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شنگالەوە. محەممەد دۆسکی کە بەرپرسێکی سەربازی پارتیە لە شنگال ڕایگەاندووە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە تورکیا و سووریاوە هاتوون و سوپاسی هاوکاریان دەکەین، بەڵام کاتێک جەنگ کۆتایی هات ئەو ناوچەیە لەژێر کۆنتڕۆڵی ئێمەدا دەبێت و دەتوانن بگەڕێنەوە. ماڵپەڕەکە ئاماژەی بەوە داوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هاوپەیمانان 65 هێرشی ئاسمانیان بۆ شنگال و دەوروبەری ئەنجام داوە. بەم شێوەیە ژمارەی هێرش ئاسمانەکان لە شنگال زیادی کردووە. ئاژانسی ئەنادۆڵوش بڵاوی کردوێتەوە عێراق لێکۆڵینەوە دەکات لە هەنادەکردنی نایاسایی ملیاران دۆلار لە سەردەمی دەسەڵاتی مالیکیدا. بانکی ناوەندی عێراقی ڕێوشوێنی یاسایی دەگرێتە بەر بەرامبەر ئەو بانک و سەرڕاف و بریکارانی کە بە پێچەوانەی یاساکانی زیادکردنی ئاشکرا و فرۆشتنی دۆلار مامەڵەیان کردووە لە نێوان ساڵانی 2012 بۆ 2014. بە پێی بەڵگەنامانەی ئەنادۆڵ دەستی کەوتووە بانکی هودا کە بانکێکی لۆکاڵیە لە ساڵانی 2012 و 2013 و 2014دا دۆکیۆمنتی ساختەی بەکارهێناوە بۆ هەناردەکردنی بڕی 6 میلیارد و 500 میلیۆن دلار بۆ بانک و کۆمپانیاکان لە ئوردون. لە تودەی زمانی تورکیش بڵاوکراوەتەوە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکیە دەپە ڕایگەیاند ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەوڵدەدات بۆ دروستکردنی دیکتاتۆریەتێکی دەستوری بە دروستکردنی سیستەمێکی سەرۆکایەتی و دروستکردنی دۆخی ترس لە تورکیا. دەمیرتاش بە ڕۆیتەرزی ڕاگەاندووە پێشبینی دەکات لە ماوەی ساڵی داهاتوودا حکومەتی تورکیا ڕاپرسی ئەنجام بدات لەسەر دەستورێکی نوێ بۆ تورکیا. لە هەڵبژاردننی پێشوەختی تورکیا ئاکەپە توانی 317 کورسی پەرلەمان مسۆگەر بکات، بەڵام هێشتا 13 کورسی تری پێویستە بۆ ئەوەی لە پەرلەماندا دەستور بخاتە ڕاپرسی گشتیەوە. دوای وێزگەشتمان وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیە کە بڵاوی کردوێتەوە عەلی ئیبراهیم ئەلنەعێمی وەزیری نەوتی سعودی ڕایگەیاند پێشبینی دەکات نرخی نەوت بەرز بێتەوە. ئەلنەعێمی ڕایگەیاند وەک چۆن پێشبینیەکان هەڵەبوون لە 2010دا کە پێشبینی دەکرا نرخی نەوت بگاتە 200 دلار بۆ هەر بەرمیلێک، بە هەمان شێوە ئەو تێڕوانینەش هەڵە دەدەچێت کە پێی وایە نرخی نەوت لەو ئاستەی ئێستایدا دەمێنێتەوە. بڕگەی ڕۆژنامەوانیم پێشەشکردن، کاتێکی خۆش.